بەڵێزان ئەو شانێک کە لە ئاخاوتنماندا بەکاری دێنین هێز و کاریگەری خۆی هەیە، چ بە دیوێکی ئیجابی و باش و دڵخۆشکرد، چ بە دیوەکەی دیکە بە پێچوانەوە. ئەم وشانە پێویستە چۆن مامەڵی لەگەڵدا بکرێت، چۆن بتوانین ئەو بە وشەی کە بەرامبەر بە کەسی بەرامبەرمان دەری دەبڕین بێتە مای خۆشحاڵبوونی، بێتە مای تەبابوونی خۆشەویستی نێوان ئەم دوو کەسە. شتێکگەی پێ دەوتێت هێزی وشە. بزانین هێزی وشە لە چیدایە و ئەم هێزە لە کوێدا کۆبووەتەوە، چۆن بتوانین ئێمە هێز بینە وشەکانمان و بە دیوێکی زۆر باش و ئیجابی و خۆشەویستیانە دەری ببڕین. نووسەرێک لەم بارەوە کتێبێکی دەرکردو بە ناونیشانی هێزی وشەیەک کە بەڕێز هودای گوڵزێری حوێزی نووسەر لە هەولێرە بە شازێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. ماوەستا و دەسڵی خوارد لێوێ سپاس بۆم دەرفەتە. سڵای خۆی گەور لەوێ ئەزیز و خۆشەویست لە تەواوی بینەران و بیسەرانتان. زۆر سپاس. ئەگەر لە ناونیشانی کتێبەکەتەوە دەست پێ بکەم، هێزی وشەیەک بەبەست چیە لەم ناونیشانە بۆ ئەم ناونیشانە دیاری کردووە؟ دەستەکانت خۆش بێ، سوپاس لە بۆ پرسیارە. بێگومان هێزی وشەیەک ئەگەر بێت و هەمومان بگەڕێنەوە ڕابردووی خۆمان یاخودۆ تا بیرێک لە ئێستای خۆمان بکەینە، ئەوەی کە ئێمە هێناوەتە ئێرە ڕەنگە کاریگەری هێزی وشە یەک کەس بێت، دایکمان باوکمان ئەندامانی ماڵەمان یاخود کاریگەری وشەی مامۆستاکەمان بێت ئێمە هێنابێت ئێرە، یاخود کاریگەری ئەو وشانەی کە لێنێ کۆمەڵگاوە کاتێک ئێمە ڕۆژانە مامەڵیان لەگەڵ دەکەین کاریگەری تەواوی لەسەر ژیانی ئێمە کردبێت. بێگومان هەموو ئەوانە پێی دەڵێن هێزی وشە. من زۆر جار دەڵێم نەک وشێک بەڵکو ڕەنگە پیتێک سەراپای ژیانن بگۆڕێت تزای ئەوەی کە بگات بە وشێک. بۆیە کاریگەری ئەو وشانە نەکەوە لە مرۆڤ دەکات بیخات بە مرۆڤێک بەرەو لوتکە و بەرەو سەرکەوتن یاخودۆ تا مرۆڤەکە بخاتە نێو دۆڵێک و بۆ هەمیشەی لە نێو تاریکاتی ژیانیدا بمێنێتەوە. بێگومان هۆکارەکەش بۆ ئەو دەگەڕێتەوە. لە نێو ئەم کتێبەدا کە من ئاماژە پێ دەکەم هێزی وشەیەک کاریگەری ئەو هێزی وشانن کەوا لە ئێمە دەکەن کە ئێمە بیریانێ دەکەین و پاشان دەری دەبڕین. بەڕاستی هەمووە لە خودی خۆمان دەکات، هەمووە لە کەسی بەرامبەر دەکات بەرەو ئاقارێکمان ببات. ئاخۆ وشەکان با بڵێن وشەکان ئێمە دەستنیشان دەکات کە بەرەو چلایەنێکمان دەبات. بەڵێ خاتون ینی ئەگەر ئەوەی کە جەنابەت باست کردوتێ وشە کاریگەری هەیە لەسەر ژیانی تاکەکان، ئەگەر جەنابەت لە کتێبەکەدا یان لای خۆت نمونەیەکت لابێ یا چەند نمونەیەکت لابێت چۆن وشە کاریگەری لەسەر کەسێکەکە ژیانی کەسێک لە ئاراستێکەوە بۆ ئاراستێکی دیکە دەگۆڕێت. ئەگەر چەند نمونەیەکمان پێ بڵێ سوپاس دەکەین. بە چاوانم بێت بێگومان نمونەش هەم لە ژیانی خۆمان هەیە، بەڵام بەجێرە پرسیارەکەی بەڕێز دێتمە ناو نمونەی نێو کتێبەکە. هیچ لە نمونەی نێو کتێبەکان باز لەوە دەکات دەڵێت قوتابیەک بەردەوام لە قۆناغەکانی ژیانی دەردەچوو بە دەرجەشی زۆر کەم یاخودەوە تا دەردەچووە با بڵێن نازانم لە تاقیرەوە کاتێک کە دەکەوێت دەچێتە خوری دووەم بە بەردەوامی بە نمرەی زۆر کەم بە بەردەوامی بە شکست قۆناغەکانی تێپەڕ دەکرد. ڕۆژێک مامۆستای پێی گوتی تۆ زۆر بلیمەتیت، پێویست ناکە وابیت لەوە دڵنیا بە تۆ زۆر بلیمەتیت، دڵنیا بەلوی کە سەرکەوتوو دەبێت. قسەکانی کاریگەری ئەو مامۆستای وای لەو قوتابی کرد کە نووسەرێکی بەناوبانجی عراقی لە دەربچێت کە عەبدولوهاب بوسەیریە کە بوو لە کۆتاییدا بوو خاوەنی 51 کتێب بە زمانی عەرەبی و 7 کتێب بە زمانی ئینگلیزی. بێت کەلەوەی کە سەدان و خەڵاتی نۆبڵ و خەڵاتی کەی وەرگرتە لەلایەن وڵاتانی دەرەوە. دێ ئەوە چ دەستکەوت و شانازیەکە. هەم ئەگەر من بگەڕێمە لە بۆ ڕابردووی ژیانی خۆم، ئەوە نمونەی کتێبەکەمان باس کرد لە نێو ڕابردووی ژیانی خۆشمانەوە لێک لە قۆناغەکانی ژیانم لە قۆناغی ئامادەی. بێگومان هەموو قوتابێک دەفتەر یادگاری باوە کە دەداتە مامۆستاکانی خۆی وەکو یادگاریەک. لە کۆتاییدا تەنها مامۆستاکە لە بۆنی نووسی بوو هیوام پێێتە. دەی تەنها یەک وشەکە نووسی هیوام پێێتە. من وا بیرم دەکردم گوت ئەو مامۆستا لە ماڵی ئیش و کارنیە دادەنیشی فکر لە من دەکاتەوە ئاخۆ هودێ دەگاتە چ مەرحەلێک چ قۆناغ لە قۆناغەکانی ژیانی یان تا چەند سەرکەوتوو دەبی. بەڵام دواتر تێگەیشتم کە لەوەی ژیان هەر کەسە و بە دوای ژیان و کاری خۆی دەڕوات مەعادە ئەوانە نەبی کە پێشەنگ و نخبەکانن خەریکی ڕاستکردنەوە خەریکی باشکردنی کۆمەڵگان. ئیدی تەواو تەنها کاریگەری وشە ئەو مامۆستای کە وتی هیوان پێێتە منی گەیاندە ئەم ڕۆژە. تێدا من بتوانم کتێبێک بنووسم لە ڕێگەی بەرنامەکەی بەڕێستانەوە بتوانی پەیامێک ئاراستی بینەرانمان بکەین. بەڵێ ماوەسا هودا تا چەند گرنگە ئەم وشانەی کە دەری دەبڕین بۆ پێی کە جەنابتان کتێبێکتان لەو بارەوە ئامادە کردووە لە ئاخاوتنماندا لە قسەکردنماندا هێزی وشە ینی هێز بینە بە وشەکان حتمما بە دیوێکی زۆر باش دیوێکە
تەبایی و خۆشەویستی نێوان تاکەکان دروست بکات. دەستەکانت خۆش بێگومان سروشتی مرۆڤ وایە زۆر جار کورداواری دەرێ کە جام پڕ بوو لێی دەڕژێ جامنیش دەڵام ئەگەر بێت و ناوەی ئەو جامە ناوەخنی ئەو جامەتی تێدا بێت ئەوە دەردەبڕێت ئەگەر ئاوی پاک بێ ئاو پاک و سروشە جوانەکە دەردەبڕێت ناخی مرۆڤ و ناخی سروشتی ئینسانیش دڵ ئینسانیش وایە چی لە نێو دڵ و دەرونی دابێت ئەوە دێتە سەر زوبانی بێگومان کاریگەری هێزی وشە بە شێوازە ئەرێنیەکەی کاریگەری زۆر زیاتر لەوەی کە بە شێوازە نەرێنیەکە کە من ئەوانە زۆر جار لە نێو کۆمەڵگە دەکاتێک گەیشت بنە پلەیەکی زۆر باڵا و پلەیەکی زۆر بەرز کاریگەریی نەرێنی وشەیەکی نەرێنی ئەوانی گەیشت بێت ئەو قۆناغە حاڵەتمان هەیە بەڵام حاڵەتی شاز و کەمە بەڵام زۆربەی هەرە زۆری ئەوانەیە کە بە تەواوەتی شکستی ژیانیان هێنابێت بە کاریگەری وشە نەرێنیەکان بووە دەیکەواتە بە ئێمە پێچاوانەی بکەینەوە ئەو وشە ئەرێنیانن کە ئێمە وا لە ئێمە دەکات بەرەو پێشەنگبوون و بەرەو سەرکردایەتی بوون وشەی ئەرێنی کاریگەری زۆر ئوساس ئێمە جاری وا هەیە قسەیەک دەکەین قسەکە فڕە دەدەن بیری لێ ناکەینەوە بەڵام ئەگەر بێت و سەیری ڕووکاری دەرەوەی کتێبەی هێزی وشەیە بکەین دەبینین ئەم کتێبە خانمەیەکە چاوەکانی نو قاندووە کۆمەڵک وشە لە بەشی سەرەوەی مێشتیدا هەیە کە وەکو بازنەیەکە بیر لە وشەکان دەکاتەوە ئەو کات دەری دەبڕێ دەیبێگومان لە سروشتی ژیانی خۆشمان ئێمە دەبێت لە ڕووکاتی مامەڵەکردن وابین بە تەواوەتی بیر لە وشە بکەینەوە اینجا من بتوانم دەری ببڕم من لە ماڵەوە بە زۆرە قسە دەکەم لە دەرەوە بە زۆرێکی تر لە شوێنی کارەکەم بە زۆرێکی تر لە هەموو شوێنێک جۆرە مامەڵەکردن و جۆرە قسەکردنێک هەیە کەواتە ئێمە دەبێت ئاگادار بین بە پێی کەسەکان بە پێی تەمەنەکان ئێمە گفتوگۆ بکەین ناکرێت من لەگەڵ منداڵە گفتوگۆ دەکەم لەگەڵ کەسێکی بە تەمەنیش بە ماشەوە گفتوگۆ بکەم ڕەنگە ئەو کەسێک کە تەمەنی منداڵترە زیاتر پێویستی بە خۆشەویستتر بێت ئەو کەسێک کە تەمەنی گەورەترە زیاتر پێویستی بە ڕێز بێت لە ڕێگەی وشەکان و ڕێزی پێشکەشکەم و بە شێوازی مامەڵەکردنیش بەڵێ زۆر جار خاتون ینی کەسێک کە قسە لەگەڵ کەسێکی دیکەی بەرامبەریەکە بەهۆی ئەو وشە جوانانەی کە بەکاری ئەهێنێ لە نێو قسەکانی و لە نێو ڕستەکانیە کاریگەری دانێ لەسەر کەسی بەرامبەر بەڵام کەسێکی دیکە هەمان ئەم وشانە هەمان ئەم قسانە هەمان ئەم دێڕانی کە کەسێکی کاریگەر بەکارێناوە ئەم بەکارێنێ سیرەکەی لەگەڵ بەرامبەرەکەیە و کۆڵی ئەڵێ ئاستی ساردی بۆ بتێ هیچ کاریگەری نییە ئایا کەسەکان دەورە بینێ کە وشەکان بەکارێنن یان نا پەیوەندی نییە بە کەسەکانەوە پەیوەندی بە وشەکەوەی هەر کەسێک ئەم ڕستەیە ئەم وشەیە بەکاربێنێ دروستە و ئیشی خۆیەکە بەڵام مامۆستا ئاماژە بە پرسیارێکی زۆر جوان کرد دەگەڕێنەوە سەر ئەو حاڵەتەی کە دەڵێت هەر شتێک کە لە دڵەوە بێت دەگاتە دڵەکان زۆر جاری وایە کەسەکە لە بۆ مجامەلەکردن یانەوەتە لە بۆ وەسفکردن و لە بۆ ستایشکردن و لە بۆ ماساوکردن بە زمانە گشتێکە خۆمان ماساو لە بۆ کەسەکە بۆی کۆمەڵک وشەی دەساواژەی شیرن و جوان لەگەڵ کەسی بەرامبەر بەکاردێنێت چەندەکەی ئەو کەسە قسەت لە بۆ دەکات ناکەوتە بەردەڵ بەڵام جاری وایە کەسی بەرامبەر تەنها سوپاسەکرد دەکات تەنها زەردەخانەک و تەنها دەستخۆشیەکەت دەکات ئیدی هەتەما بێ و کەسە لە بیر ناکەی ئەوە دەگەڕێتەوە سەر ئەو کەسە ئێمە دەبێت جیاوازی بکەین لە نێوان ستایشکردن یان سوپاسکردن لەگەڵ ماستاوکردن ستایشکردن و سوپاسکردن لەناو ناخی دڵتەوە پێشکەش بە کەسی بەرامبەری دەکەیت بەڵام ماستاوکردن ناچاری و تەنها سێزارێکیە کو دەڵێ ئیشەکەت بۆ کەسەکەوتەوە یاخودەوە تا سروشتی کەسەکە وایە بگاتە هەر شوێنێک بزانێت کە مەسڵحەتی خۆی بەرژەوەندی خۆی لە فلان شوێنە دەچێت لەوێ ماسا و لەوێ ئیشی خۆی بە تەواوەتی لە ڕێگەی وشەکانی ڕای دەکات کەواتە بێگومان هەر وشەیەک کە لە نێو ناخی دڵەوە بێت دەگاتە دڵەکان تۆ زۆر جار سەیەکە کاتێک کە کتێبێک وەردەگێڕێت نووسەرێک کتێبێک وەردەگێڕێت کتێبەکە دەخوێنیتەوە بەڵام ناکەوتە بەردەڵت بۆچی چکە جاری وا هەیە بەشێک لە نووسەران کتێب دەنووسن تەنها لە پێناو بەرژەوەندی پارەی خۆیان تەنها لە پێناوەوەی کە کتێبەکە باش ڕەوات بفرۆشرێ و ڕاوازێکی باشی پێ بدرێ بەڵام جاری وا هەیە نووسەر کتێبێکی خنجیلانە دەنووسێت لە چەند پەڕێک خۆی کەوت کردوێتەوە چونکە لە نێو ناخی دڵێت چونکە لە پشت هەر وشەیەک چیرۆکێک هەیە هەر کەسێک کە بیخوێنێتەوە یاخودەتە جێویستی ئەو کتێبە بێت ئارەزووی دەکات بۆی کە ئەو کتێبە بخوێنێتەوە تەواوکەری پرسیارێکی بەڕێزشت ئەوەیە کە مرۆڤ هەر کاتێک قسێک لە ناخی دڵەوە بکات هەر دەگاتە دڵەکان جگەلەوەی ئەگەر بێت و مرۆڤێک بێ وجدانێت هەر قسەیەکی بۆ بکەیت و هەر چەندە لە نێو ناخی دڵتەوە بێت نەگاتە دڵێ ئەو احتمالە و کەسە بەڕاستی مرۆڤێکی بێ وجدانێت ئەگەر نا مامۆستا قسەیەک هەیە دەڵێ مرۆڤەکان دڵناسن واتە جاری وا هەیە مەرج نییە کەسی بەرامبەر خوێندەوار بێت یاخودۆتە مەرج نییە کەسی بەرامبەر لە ئاسێکی پلە باڵە و لە ئاسێکی بەرز بێت تەنها کەسەکە دڵناسە تەنها سێریت بکە بە شێوازی ڕوانێنێت بە شێوازی بێدەنجیت بە شێوازی قسەکردنت
لە پشتی وشەکان شتێ دەگات تجا ئەوەی کاتێکە تو بە مامەڵەکردی ناخودۆتە لە ڕێگەی وشەکانت قسە لەگەڵ ئەو کەسە دەکەی. خاتوودا تۆ بۆ خوێنەرەکانت هەر لە پەڕی یەکەمی کتێبەکەدا ینی بە هێزی وشەیەک دەست پێکردو نووسیتە مادام دەتوانیت ئەم نووسینە بخوێنیتەوە سوپاسی خوددا بکە کەواتە ئومێدێک ماوە بۆ ژیانێکی باشتر واتە تا چەند گرنگە ینی هەر جەنابەتە لە بە ئومێدەوە دەست پێکردو ئەم ئومێدە بۆ ژیان ینی بۆ تەندروستی باش بۆ هەموو شتێکە گرنگە. دروست دەستەکانت خۆش بێت پرسیارێکی جوان و لە جێە ئەو سوپاسە بۆ باسکردنی ئەو تەوەرەش بێگومان لە پەڕێکەمی کتێبەکە بەرەوەی کە بچمە ناو پێشەچی ئاماژەم بۆ کردووە مادەم تۆ دەتوانێت گوێبیستی من بێت لە ڕێگەم کەناڵەوە مادەم تۆ دەتوانێت ئەم کتێبە بخوێنێتەوە ئومێد کەواتە ئومێدێک ماوە بۆ ژیانێکی باشتر. زۆر جار هەمومان لە ژیانی خۆمان ڕەنگە بڵێ بە ڕۆشتنی کەسێک لە ژیانمان ئیدی تەواو ژیانمان وێران دەبێت یاخودەوە تا بڵێ لە کارەکەم شکستم هێنای لە پیشەکەم شکستم هێنای ئیدی تەواو ژیانێک ئیدی ژیان نەما لە دوای فڵانە کەس ئیدی ژیان نەما و ناتوان ببمەوە کەسەکەی جاران بە پێچاوانە دوای هەموو ئەو شکستانە دووبارە کودەڵی لە دوای هەموو شەوێکی زۆر تاریک بەرەبیانێکی زۆر جوان و ئومێدی بەرەبیانێکی زۆر جوانتر بە دڵنیاییەوە هەیە نەک ئومێدێک بەڵکو بە دڵنیاییەوە هەیە ئێمە بە ئەکیدی ئەو قسەیە دەکەی لەبەرچی چکە هیچ کاتێک بە ڕۆژنی هیچ کەسێک هیچ کاتێک بە هیچ شکستێک لە ژیانت هیچ مرۆڤێک شکست ناهێنێت چونکە بەڕاستی ئەوە دەتوانین بڵێن هەنگاوێکە ژیان بەردەوامە کە مادەم وا بە ژیانە دوای سەروەری مرۆڤایەتی محەممەد صلی الله علیه وسلم کە کۆچی دوایی کرد بەردەوام ئەو ڕێبازە و ئاینە پیرۆزە بەردەوامی پێهات بەردەوام و ئینشاڵە بەردەوام زیاتر ژەگەشەکردن دەبێت دەیکەواتە دڵنیا بکە ژیان لەسەر هیچ کەسێک ناوەستێت دڵنیا بە لەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان مرۆڤ دەگاتە ئەو پلەوە ئاسی کە خۆی دەیەوێت بەچی یەکەم ئەوەیە کە پشت بەخوای گەورە بەستێت نیەتی تەنها بۆ خودای گەورە بێت اینجا دواتر بە کردار خۆی ماندوو بکات شەو ڕۆژ لەسەر یەکتریدارێ من بۆی کەم کتێبە بنووسم و بێمە بەردەم کەناڵەکەی بەڕستان گفتوگۆی کتێبی هێزی وشەیەک بکەم 4 ساڵمدانە لەسەر ئەم کتێبم 4 ساڵ بە خۆشی بە ناخۆشی بە کۆمەڵێک بۆ ئاناتی ژیانی خۆمەوە هەتا ئەو کەسەشکەم کتێبەشەوە چاپ کرد بە کۆمەڵێک دەردەسەری بەڵام ئومێدێکم هەبوو لەوەی کە زۆر باش دڵنیام لەوەی کە هەر ئازیزەکەم کتێبە بخوێنێتەوە ئیدی تۆسقاڵێک لە ژیانی نەکگە تۆسقاڵێک لە ژیانت گۆڕا دڵنیامە لەوەی کە بەرەبەرە بەرەو هەنگاوی گەورەتر و هەنگاوی زیاتر دەتوانی گۆڕانکاری دروستکەی زۆر باشەوە دڵنیام بۆی کۆمەڵە قوربانیماندا ئیدی بێگومان مرۆڤیش بۆی کە بگات بە پلێکی باش لە نێو کۆمەڵگەدا پلێک کە مەبەست و نیەتی ئەوە بێت کە خزمەت بکات دەتوانێت کە شوێن پەنجەیەکی زۆر باش دیار بەجێ بێڵە بە تێپەڕبوونی کات. تەمەن خاتون زۆر جار ئەم بابەتە لەوانەیە گرفتیش دروست بکات یعنی ئەمە بۆ خۆشی بۆ ناو بەرنامەکە هەیە زمانی ڕاهاتووە وشەی گیان زۆر بەکارهێنێ یان کە لەگەڵ ئافرەتی قساکە لەگە کچێک لە تەمەنی خۆی مناڵتر بێ قساکە کچە جوانەکە باسەکە یا لەگەڵ کەسێکە زۆر زار کاکدانێت وشەی گیان بەکارێنێ لەوانەیە لە هەندێک ناوچە لە هەرێمی کوردستان یا لە هەندێک شوێن گرفت دروست کاگەویستە قسەی لەسەرکەی قسەی لەسەر کە بەسبا من شتێکت پێ بڵم ئەوترێ نەهێندە شیرین بە بتخۆن نەهێندە تاڵ بە فڕێت بن لەگەڵم دەستەواژەیایت بێگومان لەبەرەوەی کە ئێمە کورد بەشێکمان ناڵم هەمومان بەشێکمان سروشتمان وایە کاتێککە زۆر ڕێز لە کەسی بەرامبەر دەکری هەر لە خۆ لە خۆبایی دەبێت کاتێکە زۆر دەبەخشی بۆ کەسە هەر لە خۆ وا هەز دەکات کە تو نیەتێکی خراپت بەرامبەر بۆ کەسە هەیە کاتێککە زۆر ڕێزی دەگیری زۆر نەرمونیان دەبی زۆر لێبوردە دەبی ئیدی وا هەز دەکات نیەتێکی زۆر خراپت بەرامبەر بۆ کەسە هەیە تا وای لێت لێت بە دوور دەکەوێتەوە حتى خوای گەورە لە قورئانی پیرۆزیشدا ئاماژە بە هاوسەنجی دەکات مرۆڤ بێگومان حتى لە چاکەکردن حتى لە بەخشین لە مامەڵەکردن لە دەربڕینی وشەی جووە بەرامبەر بە کەسی بەرامبەر دەبێت هاوسەنجی ڕابگری لە بۆ کەسی بەرامبەر بەڵام ئەوە نەگاتەوە حاڵەتی ماوەسامە ڕەزیری بەرامبەر بە کەسی بەرامبەر لەوەی کە ئەم زۆر جادێرە ئەگەر لە پارە ڕەزیرین با لە وشەی جوان ڕەزیر نەبی درێخی لێ نەکەین چونکە زۆر جار ئێمە عادەتێکمان هەیە کاتێک کە مردین ئەو کاتە دێنە سەر گۆڕەکەمان و چەندی کیلۆمەتری ڕێگا دەبڕێت وەی کە بێتە سەر گۆڕەکەمان داوە لێ بردم کات کۆمەڵە گوڵی جوان و کۆمەڵە گوشوی دەستاوەژی جوان ئەو کات دەری دەبڕێت کاتێک کە من کۆچی دوایم کرد ئەو کات من ئیسفادە لە وشانە دەکەم تەنها ئەگەر بێت و ئەو کات یەک چڵە گوڵ پێشکەش بە من کرد ڕەنگە دنیایەک بوو ڕەنگە یەک وشەی جوان بە ڕێزێک گیانەکە بەکارهێنم ڕەنگە سەراپای ژیان بوو لە بۆ من ئیدی من زۆر جا دەڵێم با قەدرێک بزانین بەر لەوادی مەرگورە دەزان ڕەنگە ئەمڕۆ هەبین و ڕەنگە بەیانی نەبین
دڵڕقی مرۆڤیش تەنها لە کۆتاییدا ئازار لە بۆ خۆی دەمێنێتەوە. ئەمە زۆر جار دێرێم ئەگەر بێت و 1001 جار کەسێکت دیت بێ 1000 جار چاکت لەگەڵ ئەو کەسە کردبی بەڵام یەک جار خراپەت بەرامبەر بۆ کەسە کردبی کاتێک کە هەواڵی کۆچی دوای ئەو کەسیان ئەو کەسە جێبیز بووی دڵنیا بە لەوەی کە 1000 چاکت بەرامبەر بۆ کەسە کردێ لە بیری دەکەی بەڵام یەک خراپەت بەرامبەر بۆ کەسە کردێ هیچ کات لە ژیانت لە بیری ناکەیت کە سروشتی مرۆڤ وایە کاتێک کە شتەکانی لێ بە دوورکەوتەوە ئەو کات قەدری دەزانی و ئەو کات نرخی دەزانی ئەو کات جگە لە پەشیمانی و جگە لە گیریان و جگە لە بێوجدانی و جگە لەوەی کە دڵنیا دەبێت لە خۆت کە مرۆڤێکی چەندە بێوجدان بووی بەڕاستی ئینسان لەو کاتێدا بێز لە سروشتی و بێز لە مرۆڤایەت بوونی خۆی دەکاتەوە چونکە لە نێو ئاژەڵەکانە کە زۆر جارەمە دەبینیم چەندە میهرەبانن چەندە بە میهرەبانی مامەڵە لەگەڵ یەکتر دەکەن دیکەواتە ئێمە مرۆڤی دەبێت هەزار ئەندیکە لەگەڵ یەکتر میهرەبان بین چکۆ لە کۆتاییدا ڕێگایەکمان هەیە لە بەردەم کە بە مردن کۆتایی دێ کۆتا قسەم ئەوەیە کە پێغەمبەری خوا محەممەد صلی الله علیه وسلم دەفەرمێ خدای گەورە کە پێی دەفەرمێ دەڵێت چەندی پێت دەکرێت ها ئەحسن قەولی یعنی بە جوانترین شێواز مامەڵەیان لەگەڵدا بکە. زۆر باشە خاتون من و دو پرسیاری خۆمەکەم نازام کاک دانیاژەکە پرسیاری ما بێ تا چەند هەست لەگەڵ وشەیە دەربڕینی وشەیەکی جوان لەگەڵ بەهێزی بۆ وشەکان هەستی مرۆڤەکان لەگەڵ ئەم وشانەی کە دەریێبرێت تا چەند وەکو بڵێ هاوکێشەیەکن ڕاستەوانن لەگەڵ یەکتریا کاتێک کەسێک هەستێکی جوانی هەبێ وشەی جوان دەرەبڕێت. دەستەکانت خۆش بە بێگومان کە هەستت نەبوو ناتوانانی وشەی جوانیش دەر ببڕێ دیقەت دێ ماوە بسە بەڕێزم مامۆستانی عەزیز زۆر جار کاتێک کە کەسێک کۆمەڵک وشە و دەستەواژەی جوان بەکاردێنێ ئەو کەسە گزارش لە هەست و گزارش لە ناخی خۆی دەکات چونکە ئەگەر بێت و هەستیش نەبێ کە هەست لەگەڵدا بەکارێنێن لەو حاڵەتە دەبیتە ماساوکردن واتە دوور دەکەوێت لە سایشکرد و دوور دەکەوێت لە سوپاسکردنی ئەو کەسە بێگومان کە هەست لەگەڵ وشەکانت بەکارهێنا ڕاستە خۆ دەچێتە ناو دڵی ئەو کەسە بێزگەلەوانێک کە باسما کرد زۆر جار خودی کەسەکە سروشتی وایە دڵڕەقە خودی کەسەکە سروشتی وایە ڕەنگە هۆکارێک لە هۆکارەکانی ژیان وا لێ کردبێت کە بەرەو ئاقاری دڵڕەقی ببات. زۆر باش ئەمری شەمە دوا پرسیار و کۆتایی بە بەرنامەکەمان بێنین مامۆستا هودا زۆر جار دایکان و باوکان یاخود برا گەورەیەک خوشکێکی گەورەتر باز لەوە دەکەن کە مناڵەکانیان بەگوێیان ناکە خوشەکەی بەگوێی ناکە تا چەند گرنگە لە مامەڵەکردنی دایک و باوک بۆ منداڵەکانی هێز بەرێتە بەر وشەکانی هێز بەرێتە بەر قسەکانی ینی هێزێک بێت کە کاریگەری بکاتە سەر منداڵەکەی یاخود وشکە بچووکەکەی برا بچووکەکەی. دەستەکانت خۆشوەڵ هەتا تاواکەری پرسیارەکەی بەڕێزی زۆر جار کاتێکە لە بەشێک لە قوتابخانەکان سیمینار لە بۆ قوتابیان پێشکەش دەکەم جا زۆربیان لە تەواوی قۆناغەکان هەر لە قۆناغی پۆلیسی سەرتاوەتا دەگاتە زانکۆ سیمینار پێشکەش دەکەم بەڵام زۆر جار ئەو مەکتەبانە داوام لە دەکەن کە قوتابیانی پۆلیەک تاوەکو شەشی سەرەتاییان هەیە جا قەزم لە پرسیارەکەی بەڕێزت دێ کە دەچم قسەیان لەگەڵ دەکەم گفتوگۆیان لەگەڵ دەکەم مامۆستاکان بەڕێبەر تەعجوب دەمێنێت بەڕاستی سەرم دەسوڕمێ ئەو کولەکرێت و ئاوا بێدەنگەرەوە کولەکرێت و ئاوا عاقڵن تەنها بە وشەی جوان تەنها بە نەرمونیانی چکە بەڕاستی لەگەڵ بەتایبەت لەگەڵ منداڵ و بەتایبەت لەگەڵ کەسی زۆر گەورە بەتەمەن دەبێت بۆ پەڕی ڕێز چکە منداڵێکشی زۆر پێی خۆش دەبێت بۆ پەڕی ڕێز زۆر مامەڵی لەگەڵدا بکەیت و بۆ پەڕی وشەی جوان لەگەڵیدا بەکاربێنێ من لە شوێنەوەی کە بەسەریدا هاوارکەم بڵێم وامەکە لەگەڵیدا دەنیشم لە بۆی ڕوون دەکەمەوە دەڵم نابێت ئەو قەڵەمە بەو شوازە فڕێ بدەیت نابێت بەو شوازە هاوارکەی بەسەر دە و دایک و بابەت بەسەر هاوڕێکانت یاخود تا بەسەر مامۆستادا ئەها بزانە من چۆن لەگەڵ قسە دەکەم حەز لێ خەڵکیش ئاوا قسەت لەگەڵ بکە ئەویش دەڵێ بەڵێ کە خۆت هێنا ئاستی عەقڵیەتی ئەو کەسێ بەرامبەرت لەگەڵ خۆت ئەو کەسە هەستێنەوە ئەو شتە لەناو ئێمەدانی ئێمە هەمیشە لە شوێنێکی بەرز دەچینە سەر مەنەسەیەکدا دەنیشین قسە دەکەین منداڵەکە لە خوارەوەی خۆمانە کە بەڕێز باس لە منداڵ دەکەی منداڵەکە لە خوارەوەی خۆمانە سروشتی مرۆڤ وایە کە لەسەر مەنەسەی بێت تۆزێک هەم لە ڕووی دەرونی ژوایە تۆزێک ئاستی دەرونێ تۆزێک متمانە بەخۆبوونی زۆر زیاتر دەبێت ئەوانەی تر تۆزێک بە ئاسەچی کەمتر دەبینی نابێت ئەو زۆر هەڵەیە دەچیتە ئاسی منداڵەکە لەگەڵدا دەنیشی گفتوگۆ دەکەی بەو شێوازە منداڵەکە لەگەڵت دێتە سەرخە سەبر ئیدی بەڕاستیم زۆر دژیەوەم کاتێککە بەسەر هاوارکردن کۆڵە گوشە و دەستاواژێ ناشرین بەرامبەری بەکاربین و بەتایبەت منداڵش چونکە کەسی گەورە هەرگەها کورداواری دەرێ گەورە دەڕژێنی و گچکە پێرە دەخشێنی ها قەزی لەوە هاتووە گەورە گەر کێشەیەک بکە
چارەسەرەکەی کەمتر دەبێتەوە لە بەرەوەی ڕاستەخۆ منداڵەکە زۆر لەو خراپتر دەکە و چاوی لێ دەکا و ڕەنگە پرسیارێک لە بۆ بینەرانیشمان دروست بووبی بەڵام ئێمە و مەدح و سەرای کتێبی هێزی وشەیەکمان کردی لە چێش دەزەکەوێت کتێبی هێزی وشەیەک لە تەنها لە شاری هەورێر و لە تاوای کوردستان تەنیا لە کتێبخانەی تەفسیر دەست دەکەوێت. زۆر باشە زۆر بەڕێز هودای گوڵیزاری حەوێزی نووسەر کە لەم تەوەرەی پرۆگرامی پەیامی ڕۆژ لەگەڵمان بووی بە هیوای سەرکەوتن سوپاس دەکەین.